سەرەتان باش سڵاوتان لێبێ ئازیزان خۆشحاڵین لە ستۆدیۆکانمان لە هەولێر جارێکی دیکە بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. تەوەری سەرەکی بەرنامەی ئەمجاری گفتوگۆی پایتەخت تایبەتە بە دامەزراوەی کردنی دەستگاکانی هەرێمی کوردستان. ئایا دەسەڵاتی سیاسی تا چەند توانیوێتی دەستگاکان بە دامەزراوەیی بکات؟ ڕۆڵی حزب لەم پەرسەدا، ڕۆڵی ڕۆشنبیران، ئایا ڕۆشنبیران توانیویانە ڕۆڵیان هەبێت لە بەدامەزراوەی کردنی دەستگاکانی هەرێمی کوردستان؟ پەیوەندی نێوان ڕۆشنبیران و سیاسیەکان، ئەمە جگەل لە چەند بابەتێکی کە لەم بەرنمەیەدا شرۆفە دەکرێت بە ئامادەبوونی هەریەک لە بەڕێزان کاک ئەحمەدکانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان، کاک سەلاح مەزن هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان، مامۆستا جەبار جەمال غەریب نووسەر و ڕۆشنبیر، زۆر بە خێراتنتان دەکەم. کاک ئەحمەد دەمەوێت لەگەڵ جەنابەت ئەو پرسە دەست پێ بکەم، ئایا دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان تا چەند توانیوێتی دەستگاکانی هەرێمی کوردستان بە دامەزراوەیی بکات؟ زۆر بە کورتی تا ڕادەیەکی زۆر باش، بەڵام لە دنیای هیچ شتێکی ڕەهانیەت تا ئێمە بین بە مطلقی قسە بکەین. بەڵام ئەگەر سەیری بناماکانی دامەزراوەیی بکەین و تەماشای پێکهاتەکانی بەڕێوەبردننی وڵات بکەین، چ لە ڕووی یاسادانان، چ لە ڕووی جێبەجێکردنەوە، چ لە ڕووی لایەنی داد پەروەری با بڵین دەستگاکانی داد، بەڵێ و هەبوونی ئازادی و هەبوونی میدیاکان کە ئەوانە هەمووی بنەمای سەرچین لە بەدامەزراوەی کردن، من پێم وایە تا ڕادەیەکی زۆر باش توانراوە. بەڵام کەم و کوڕیش هەر هەیە و هیچ شتێک لە دنیا نە لە هەرێمی کوردستان، نە لە عێراق، نە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، نە لە وڵاتانی پێشکەوت و تو دەتوانین بڵین شتێک بە شێوە ڕەهاکەی. کەواتە بە بۆچوونی تۆ ئەو دەستگایانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە، وەک دەسەڵاتی دادوەری، وەک ئەنجومەنی ئاسایش، وەک مؤسسەی پێشمەرگە، وەکو پەرلەمان، ئەمانە هەمووی بە سەرۆکایەتی هەرێم، بەڵێمانە بە دامەزراوی کراون. کاک سەلاح، تۆ لەسەر ئەم بابەتە، ئایا ئەم دەستگایانە لە هەرێمی کوردستان توانراوە بە دامەزراوەیی بێت یاخود هەتا ئێستا کاریگەری حزبی لەسەر؟ بە بڕوای من بە دامەزراویکردنی دامەزراوەکانی هەرێمی کوردستان پرۆسەیەکی بەردەوامە و یەکێ لە کێشە هەرەی گرنگەکانە کە لە نێوان ئۆپۆزیسیۆن و لە نێوان دەسەڵاتی فەرمانڕەوا لە کوردستاندا لەم ساڵی دوایی کە زیاتر هەستی پێ دەکرێت. کورتوری بە دامەزراویکردن خۆی لە کوردستاندا کورتورێکی نوێ تازەیە، چونکە ئێمە ئەرسێکی زۆر کۆنمان هەیە لە کورتورێکی سەقەت یان پاشکەوتوو کە لە 100 ساڵی ڕابردوو لە شێوازی حکومڕانی عوسمانیەکان و دواتر سەردەمی پاشایەتی و دواتر سەردەمی کۆماری و لە هەمووشان خراپتر ئەو سەردەمی دیکتاتۆری بوو کە هات هەموو دامەزراوەکانی یاسایی و دامەزراوەکانی کارژێری بە حزبی کرد، تەنان بە شێوەیەکی زۆر تونند و شۆڤێنیستانە و نەک لەسەر ئەساسی تواناوری هاتووی، بەڵکو لە ئەساسی وەلای حزبی کەسەکانی خۆی لە شوێنە هەر هەستیارەکان دادەنا. جێگای نیگەرانیە کە لە دوای راپەڕی نیگەری کوردستان لە ساڵی 1991 دیسانەکە ئەم کورتورە لە کوردستاندا جارێکی تر خۆی دووبارە کردەوە. جێگای نیگەرانیە کە کورتوری سیاسی لە کوردستان، کورتوری شۆڕژێری کە بە بەری کوردستانی نوێنەرایەتی دەگرا، نەیتوانی ئەلتەرناتیڤێکی ئەو تۆ بێنێتە دی، ئەو ئەلتەرناتیڤە بتوانێت جێگا بەو سیستەمە حکومڕانیە یان شێواز حکومڕانیە لەق بکاتن کە لە پێشوو بۆمان ماوەتەوە. بۆیە لە ئێستادا زۆر گرنگە هەروەک لە پاکیزەکانی ئۆپۆزیسیۆن ئیشارەتی بۆ کراوە و کاری بۆ دەکرێت، تۆ چۆن بێجاری یەکەم دەسەڵاتەکان لێکجیا بکەیەوە. تۆ گەر ئێستا بەس وەڵامیۆم ئەتوانین بڵین لە هەرێمی کوردستان ئەم دەستگایانی کە هەیە بە دامەزراوەیی کراوە یان نەکراوە یاخۆ هەنگاو نراوە بۆ بە دامەزراویکردنی؟ هەنگاو هەیە، بەس هەنگاوەکان زۆر بە شوێنەیینە، لە ڕێگ و ڕیشەوە کاری بۆ نەکراوە، زۆر کەمی کراوە، زۆرمەوە ئەنجام بدرێت. لە داهاتوشدا بە من ئەوە یەکێک لە کێشەکانەوە گوتم لە بینی ئۆپۆزیسیۆن و لە بینی دەسەڵاتی سیاسی کە لەسەر ئاستی پەرلەمان و لەسەر ئاستی دادوەری و چاکسازی لە وەزارەتەکان و چاکسازی سیستەمی حکومڕانی کاری لەسەر دەکرێت. زۆر سپاس. کاک جەبار، ئەگەر ڕۆڵی ڕۆشنبیران لە پرسەدا چۆنە؟ یعنی ئایا ئەتوانن ڕۆشنبیران ڕۆڵێکی کاریگەریان هەبێت لەسەر بەرەو پێشچوونی بە دامەزراوەیکردنی ئەم دەستگایانە؟ سەرەتا بابەتەکە تۆزێک ئاڵۆزە بە دامەزراوەیکردنی دەستگاکانی
هەرێم کەوتە دەستگاکانی هەرێم یعنی دامەزراوەیە بەڵام شێوازی ئەو دامەزراوەیە ئەو سیستەمەی کە ئێمە هەمانە دەنا ئێمە لە کوردستان دامەزراوەمان هەیە ئەنی تۆ دەتەوێ جنسیەکە تازەکەیەوە تۆ دەستگایەکەیە تۆ دەتەوێ بچی بۆ نەخۆشخانە دەستگایەکەیە بە ناوی سیستەمی تەندروستی بەڵام ئەو سیستەمانە چۆنن ینی کێشەکە لێرەدایە کێشەکە لێرەدا نییە کە ئەو سیستەمەنیەوە ئێمە بەدامەزراوەی دەکەین کێشەی هەرە ئەساسی ئەوەیە هەموو ئەو دەستگایانەی ئێمە کە کار دەکەن بنەمایەکی زۆر سوا و جۆرێک لە کلاسیکیان هەیە واتە تۆ بۆ ئەوەی هەر کارێک لە هەر دەستگایەکی دەوڵەتی دا بکەی لەبەر پەنجەرەیەکەوە دەچی لەبەر پەنجەرەیەکەوە پێشوازی لە تۆ دەکەن کە هیچ بنەمایەکی ڕێزگرتنی ئینسان لەوەدا نبینیەوە ئەوە پەیوەندی بۆ هەولێر و سلێمانی و کەرکک و ئەو شتانەوە نیە تەپان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عراقیش بە تایبەتی بەهای ئینسانی ئەو دەستگایە لە پێناوی ئینسانەکاندا دروست نەبووە لە پێناوی بەڕێکردنی ئیشوکاری دەسەڵاتداراندا دروست بووە و ئەو دەستگایانەش هەمیشە احتیکاکیان لە ناو یەکدایەواتە دەسەڵاتی دادوەری ئەگەر ئێستا تۆ دەسەڵاتێکی ڕەهاشی بدەیە کە خۆی دەتوانێت هەموو شتەکان بەڕێوە لە بەرەوەی کادیرەکانی ئەو ئینسانانین هەست بە ماهێتی بوونی خۆیان بکەن لە دەرەوەی حیزب لە دەرەوەی دەسەڵات لە دەرەوەی ڕموزە سیاسیەکان هیچ حاکمێک هیچ دەستگایەکی دادوەری لە دەرەوەی ڕەمزە سیاسیەکان خۆی بە گرنگ نازانێ یعنی ئەوان هەمیشە خۆیان لە پراوێزدا دەبینەوە و دەستگای تەندروستی هەروە هەموو دام و دەستگایەکانی دیکە ئەوڕۆ کێشەی هەرە گەورەی کوردستان ئەوە نییە دام و دەستگایەکان بەو شێوەی ئێستا بەردەوام بێ ئەوەیە تۆ چۆن دەسەڵاتی خزمایەتی دەسەڵاتی حیزب هەموو ئەو دەسەڵاتانە لە یەکجا دەکەیتەوە و دەبێ ئەو دام و دەستگایانش بە ئەلکترۆنی بکرێن کە هیچ خەم خواردنێکی جددی لە پشت ئەو کێشە قورسانەی ئەو ڕۆوە نییە واتە ئێمە عەقڵیەتێکی جددی نابینین بۆی بێوێ ئەو کێشانە چارەسەرکە کە فعلەن بەشێکی هەرە گەورەی گەندەڵی لە نەزانیەوە دێ دەستگایەکان بە کێشانە بێت حکومەت چارەسەری بکەن حیزبەکان ڕۆیان هەبێتێ بێگومان لە کوردستان حیزب و حکومەت وا بە یەکدا چوون ئەمە لەوە تۆزێک لەوە ئاقلترم داوە بکەم بڵم حیزب و حکومەت لە یەک جابێتەوە لەو ئەوەدا ئەوە ئیدعای و کەسانەیە کە خۆش خەیاڵن حیزب و حکومەت زەحمەتە لە یەک جابێتەوە بەهۆی ئەو بارە سیاسی و ئابووری چ لە عراق و چ لە کوردستاندا هەیە بەڵام ئەوە ڕێگایەکە دەبێت هەوڵ بدرێ کاری بۆ بکرێەوە بە جددی بیر لەوە بکرێتەوە کە هەتا ئەگەر حیزب بۆ خۆی دەیەوە زیرێک دابنێ هەرگیز دەسەڵاتی سیاسی لە کوردستان بیری لەوە نەکردوێتەوە وەزیرێک دابنێ سەر بە دەسەڵاتێک نەبێ ئەو وەزیرانی ئەو ڕۆهن بەڕاستی کارەکانیان کوشتووە هیچیان لە دام و دەستگایەکانی خۆیان نازانن و ئەوەش بۆتە مۆدیل وەزیر پێویست نییە بزانێ ئەوە بۆتە مۆدیل هەتا ڕەمزە سیاسەکانی ئەو وڵاتیان تێگەیاندووە وەزیر پێویست نییە لە بوارەکەی خۆیدا بزانێ ئەوە مستەشاری هەیە کاکە مستەشارەکەشە لە ڕێ حیزبەوە چووە وەزیرەکەشە لە ڕێ حیزبەوە چووە و ئەو وەزیرێکێک لە بنەما هەرە ئەساسیەکانی وەزیر لە کوردستان ئەوەیە کە لە ئیشەکەی خۆی نەزانێ و بۆ نمونە هەموو وەزیرەکان بێنەوە بزانە کامیان لە ئیشەکەی خۆی دەزانێ کامیان تۆ چ وەزیرێکی پەروەردەت هەیە لە مامۆستایەتی سەرەتایی ئەو بێتە وەزیر چ ئەوەیە ینی هەموو ئەو بابەتانە کێشەیەکی دروست کردووە بەشی هەرە زۆری گەندەڵی ئەوڕۆ بەو شتە سادانە چارەسەر دەکرێت کە دەشێت دەسەڵاتی سیاسیش کە لەو بابەتە تێبگە ئینکاری ئەو شتە نەکاتووە ئامادە بە چارەسەر بکات قسانی تۆ کاک ئەحمەد ینی گلەیەکی زۆری کرد لە حیزب هیچ ڕۆڵێکی هەیە لەوەی کە ینی ئەم دەستگایانە بەدامەزراوی بکرێت ئەتوانێت حیزب دەست هەڵگرێت لە موسسات بۆ خۆی ڕێخۆی وەربگرێت و ببێتە موسسە ئێمەگەر کابینەیەک لە دوای یەکانی حکوومەتی هەرێم تەماشا بکەین هەر کابینەیەک لەوەی لە پێشە خۆی باشتر و زیاتر بەرە و تەکنۆقرات سۆتەویی مامۆستا جەبار ئیشارەتی بە هەندێشت دا من لەوە دەست پێ دەکەم وەزیرەکان وەزیری داد پارێزەرە ئەندامی پەرلەمان بووە خیبرەی 20 ساڵی لە پەرلەمان هەبوو ئێستا وەزیری دادە وەزیری شاوەڕێنەوانی ئەندازیاری مەدەنیە کە اختصاصی خۆیتی وەزیری پەروەردە سەرۆکی زانکۆ بووە یعنی هەر بە پێی ئەو سیفەتی کە مامۆستای زانکە بووە ئێستا دکتۆرە خبرەیەکی زۆری لە بواری پەروەردە هەیە جگە لەوەی کە بەڕێوەبەرە گشتیەکان و ئەوانەی لەگەڵی کار دەکەن هەمویان پەروەردەین و وەزارەتەکانی تریش بگرێ ینی لێرە لەوانەیە ئەمە نەچینە ناو تەفاسیل من
یەکشت حەزەکەن سبەخان بەنسبەت عمومی بەرنامەکان لە هەموو کەناڵەکان کە ئێمە دادەنیشین باوا نەکەین حەزبی استیفادەمان لێ بکە باوا بکەین کۆمەلگای استیفادەمان لێ بکە یان بیر لەوە نەکەینەوە کە لێرە دەردەچن تا چ ڕادەیەک من وەکو پارتیەکان ڕائیان لەگەڵ من بووە لەو بەرنامەیە قسەکانم چۆن کردووە ئێمە حەز دەکەین یعنی بەڕاستی شتەکان کاتیەوە هاتووە زۆر ژیرانە زۆر منطقیانە باس لە بابەتەکان بکەین تو ناتوانانی پێش کۆمەلگای خۆت بکەیت کۆمەلگای کوردی وەکو کار سەلاحی شارەتی پێدا باسی سەڵتەنەتی عوسمانی و کۆماری و مەلەکی و یعنی ئەگەر ئێستا کوڕۆمۆسەوەکانی هەر ئینسانێک لەو کوردستانە فەحز بکەیت تا ئێستا تەئسیری داگیرکردن و سەیتەڕەی دەوڵەتی عوسمانی و حکوومەتی عێراقی و مەلەکی و نازانسی لەسەرمان هەیە بتوێ ڕۆژ و دوو ڕۆژ و یاخود 20 ساڵێک ئەمە ڕاستە 20 ساڵ ئەمڕۆ بەسەر ڕاپەڕینی مەزنی کوردستاندا تێپەڕ دەبێت بەڵام بڕوا بکە 20 ساڵ زۆر نییە بۆی بتوانی کۆمەلگایەک لە ڕیشەوە بگۆڕی ئێمە دەین باسی دەسەڵات دەکەین گلەیی لە دەسەڵات دەکەین بەڵام لە دەسەڵات بەدەر ئەوانی تر توانویانە پێش کۆمەلگا بکەون ئۆپۆزیسیۆن توانێتی بێتە ئەو ئۆپۆزیسیۆنە لە کۆمەلگایەکی پێشکەوتو هەیە کاتێک خۆپێشاندان دەکەین خۆپێشاندانەکانمان ئەوەندە پێشکەوتون وەکو خۆپێشاندانەکانی وڵاتی پێشکەوتوەکە من لێرە نەدیفاع لە دەسەڵات دەکەم من بەبستم ینی بەڕاستی ئێمە نەکەوتنانە لە چیە ئێمە پێ دڵێم ئێمە هەر هەمومان وەکو سیاسەتمەدار وەکو مامۆستا وەکو ڕۆشنبیر دەبێ بین لەو قوتابخانەیە بەشدار بین کە کۆمەلگاکەمان بەرەو پێش بچێت بۆی بتوانین دەسەڵاتێکی دروست بین ئۆپۆزیسیۆنێکی دروست بین ڕۆشنبیرێکی دروست بین مامۆستایەکی دروست بین بۆی بتوانین ئێمە هەمومان ئێمە بە چاومان لەوە بێت لە دەسەڵات تاپۆ نییە بەسەر کەس من بە دڵنیاوی پێ دڵم ئێمڕۆ ئێمە دەسەڵاتین بەڵام 20 ساڵی تر لەوانەیە خەڵکی تر دەسەڵات بێ 30 ساڵ تر خەڵکی تر لەوانەیە 5 ساڵی تر خەڵکی تر دەسەڵات بێ ئێستا باز مەسەن لەو ڕۆژانە لە حکوومەتی بنکەفراوان و حکوومەتی نیشتیمانی دەکرێت ئەوانەی لە ئۆپۆزیسیۆنن قەت بە دوورمەزانە بەیانی بێن لەو حکوومەتە بەشداری بکەن چکە شتی محدود یاخود مطلق یاخود مستحیل لە هیچ شوێنێک نییە تا لە هەرێمی کوردستاندا هەبێت ئیمڕۆ من دەمەوێت حزبەکەم پێش بکەوێ خزمەتی حزبەکەی خۆشم بکەم لە ڕێگای حزبەکەشەوە خزمەتی کۆمەلگاکەی خۆم بکەم بەیانی ئەوەی حزبەکەی من کە دێ ئیشی لۆ دەکا و خەباتی لۆ دەکا وماندی دەبی ئەگەر بینیم لەو حکوومەتی هەرێما ئەو بەرژەوەندی لەگەڵ بەرژەوەندیەکانی حزبەکەی من دەگونجێ بۆ بەشداری لەو یان من ڕۆلی حزب ڕۆڵێکی سەرەکیە بەڵام لێرەدا مەبەستن ها پارتی و یەکێتی نیشتیمانی نییە هەموو حزبەکان کە دامەزراون لە بۆ هەدەفێک دامەزراون ڕۆلی حزبەکان کە بەشداری بکەن لە حکوومەت یاخود ئۆپۆزیسیۆن بن دەبێت ڕۆڵێکی سەرەکی بێت ینی من بێم بڵێم بڵە حزب نابێ هیچ دەورێکی هەبێ لە حکوومەت لە دنیا شتیوانە فەرمو لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پێشکەوتوتر نییە لە بارەی دیموکراتیەوە ڕێی منە لەوانەیە ڕێی مخالفێ بەڵام بابین کە جمهوریەکان دێنە سەر حکم دەچن خەڵک لە شەقام دێن و ینی ڕاستە دامەزراوەی یەکی تەکنۆقراتیان نایە لە خوارەوە بەڵام وەزیرەکان هەمویان سەر بە حزبی جمهوری تاکوتەرە ئەگەر لە دیموکراتەکان وەزیرێک دابنێن لە دیموکراتەکان کە هاتنە سەر حکم تەنها لەوانەیە وەزیری بەرگریان بەجێهێشتەوە کە وەکو کۆماریەکان بۆ وەکو ئەوەی بەشداریکردن لەو حکوومەتە ینی لە دنیا نییە حزبێک تێب کۆشێ بۆ ئەوەی زۆرینەی دەنگ بێنێ دواتر بچێت لە بەڵام شەرت نییە ئەوەی کە پۆسی سیادی وەردەگرێ ئللا لەو حزبێ بەڵام ئەو حزبە هەڵی دەبژێری لە پەرلەمان هەموو حزبەکانی ئێستا بەشدارن لە پەرلەمان خۆیان خەڵکیان لەوانەیە یەکگرتو هەموو یەکگرتوەکانی نەهێنابێتە پەرلەمان خەڵکیش هێڵبژار بێ یەکگرتوش نەبێت مەسەلەن هەرچەند داوە زیاتر لەلایەنی پارتی من ڕەچاوی دەکەم لایەنی یەکێتی نیشتیمانی زۆر کەس ئێستا لە پەرلەمان نوێنەرایەتی پارتی و یەکێتی دەکەن بەڵام وەکو تەنزیم وەکو فکرە لەوانەیە نەپارتی بن نەیەکێتی بن ینی بەڵام خۆیان دەستنیشانیان دەکە ینی حزبەکە دەستنیشانیان دەکە بۆی نوێنەراتیان بکە هەروە بزودنەوەی گۆڕان هەروە ئەحزابی تریش من بەبستم بەس ئەگەر ڕێگەم من مەبەستم بەس لە دوای ڕاپەڕینیش ئێمە ڕاستە ینی ساڵانێکی زۆر لەژێر حکمی حزبێکی ڕەفتارفاشی وەکو باس و وەکو سەرۆکێکی عێراق کە هەبوو، بەڵام ئێمە لە 92 هەنگاوێکی زۆر خێرامان هەڵێنا
چەند پرۆسە دیموکراتیەکە جێبەجێکرا بەڵام توانیمان پەرلەمانی کوردستان پێک بێنین توانیمان حکوومەتی هەرێم و کابینەی یەکەمدا بمەزرێنین وتوانیمان ئەوە بسلمێنین وەکو کورد ئێمە توانای ئیدارەکردنی خۆمان هەیە یعنی فەرمو تەماشای ئێستای حکوومەتی هەرێم کە تەماشای 92 بکە طبی ئەوەش تەنها ناگەڕێتەوە بڵێم بۆ پارتی و بۆ یەکێتی شتی باش زۆر کراوە لەوانەیە کەم کوڕیشە کاک سەلاح کاک ئەحمەد باسی کۆمەڵێک شتی کرد لەوانە کە حزب ڕۆڵی هەیە لە بەدامەزراویکردنی دەستگاکانی هەرێمی کوردستان بەڵام بە تەنها یەکێتی و پارتینە حزبەکانی تریشە بێ ئەم ڕۆڵە ببینن ئەم ڕۆڵە کە حزبەکانی تر ببینن چۆنی بینن ئەگەر ئەوان نوێنەریان نەبێت لەناو ئەم موسساتانەیە بەڵێ باسی دووشتە کرد یەکەم شت با بڵێن بە دامەزراوەیکردنی دامەزراوەکانی کوردستان بە تایبەتی بە سیستەماتیکردنی دامەزراوە هەیە بەڵەوە کاک جەبار گوتنی بەڵام ئایا دامەزراوانە بە سیستەماتیک کراون وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی با بڵێن تەندروستی خزمەتگوزاری تەندروستی بە سیستەم کراوە ڕاستە پارێکی زۆر سەر دەکرێت پری کارمەندا بەڵام تا ئێستا دامەزراوی لە وڵاتیمە لەسەر ئەساسی ئەوەدا بەڕێوە دەچێت تۆ کار بۆ خەڵک ببینیەوە نەک خەڵک بۆ خەرچی کەس بر بۆ کاربینیەوە یەک لە لادانێژی هەرگیزی لە سیستەمی دامەزراوەندن تۆ دەبێت کەسی مناسب لە جێی مناسب دابنێ ینی نەک کار بۆ خەڵک بینەوەی بە هەزاران خەڵکیان بەڵێماشەی بۆ کەوانی وەزیرانی کە ئێستا هەموو لەو پۆستانیان هەموو ینی پیشانی ئەو پۆستانن لە وڵاتی ئێمە کەس ناتوانانی هیچ ناتوانین گۆڕانکاری بنەڕەتی بکە لە دامەزراوەکان لە وەزارەتەکان لە شوێنەکانی خزمەتگوزاری ئەگەبێت و سیستەمی بەڕێوە کارژێرنی نەگۆڕی سیستەمی کارژۆری لە ئەنجومەنی وەزیران و یان لە سەرۆکایەتی هەرێمی بگرۆت تا دەگاتە بچووکترین یەکە ئیداری کە ناحەیە یان دایرەیەکە دەبی گۆڕانکاری تێدا بکرێ چکە دەسەڵاتەکان تا ئێستا لێک زیان نەکراونەوە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی کارژێری دەسەڵاتەکان تێکەڵن کام دەستگایانن کە زۆر ئەوەی پێوە دیارەکە تا ئێستا نە بە سیستیما کرابێ و نە دامەزراوەیی بێت ینی کامەیە کە زۆر زەقە کە دەستی حزب بەسەریێزان وەڵا لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بگرێت تاکو دەگەیە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران و تاکو دەگەیە پارێزگاکان و کە پارێزگاکان هیچ دەسەڵاتیشیانە بە هەڵبژاردن نایەنە سەر کای بەڕێوەبردن وهەروە ئەنجومەنەکان ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان هەموو پارێزگاکانی کوردستان دەسەڵاتێکی ئەو تویان نییە دواتر ئەنجام نەدانی هەڵبژارنەکان لە هەرێمی کوردستان بەشێکە لەوەی ئەو دامەزراوانە لە ئەنجامی هەڵبژاردن ئەگەوێت و هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێتوتانی نەوەی نوێ ڕۆحی نوێ بێنێنە ئەم دامەزراوانە بەرەو پێشبەی لە هەموو ژیرنگتری ئەم دامەزراوانە لە ڕووی یاسایی بەرەو پێشان بێمە تۆ بەسەرەن پەرلەمانی کوردستان تا ئێستا کە چەند جار مەسەلەن گفتوگۆ لەسەوەی کراوە کە پەیرەوی ناوە خۆی پەرلەمان بگۆڕی سیستەمی بەڕێوەبردننی سەرۆکایەتی پەرلەمان تا ئێستا کە قسەی زۆر لەسەر هەیە یان ئەو تێکەڵی لە بینی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەیە یا ئەو دەسەڵاتە زۆری کە بە پارێزگارەکان درایە کە ئەنجومەنەکان دەسەڵاتێکی ئەو تویان نییە ئەو یەکە ئیداریانی تر وەکوندی ناحێ و قایب خەم و گشتیوا کە لە شوێنەکەی خۆیان زیاتر حزب دەست لە کاروباریان وەردەدا نەیانتوانێت وەکەیەکی ئیداری کارژێری بە سیستەم کاروباریان دا بمەزرێنن بەڵام پێم وابێ لەبەر کێشەی زانێبێکی تر باس لەگە کارزەباری پرسیارەکە لێ کرد ڕۆلی ڕۆشنبیران لەم ڕووداوانەدا بەداخەوە جێگەی نیگەرانیە لە وڵاتی مە ڕۆشنبیران لە دوای راپەرنەوە تا بە ئەمڕۆ دەگاتن توێژێکی زۆر دابڕاون خۆ مەفهوم چەمکی ڕۆشنبیری ئەمڕۆ دنیادا زۆر فراوان بە وەک جاران نماوە جاران ڕەنگە ڕۆشنبیر ئەو کەسە بوو کە خیتاب دەدا نووسین دەنووسێ ئەمڕۆ کە ڕۆشنبیران بۆنەتە چین یا توێژێکی زۆر فراوان لە دایان کای سیاسی و کۆمەڵایەتی و کولتوری و زانیاری و کۆمپیوتەر و بەدەستێنانی دروستکردنی معریفە بەشداریان هەیە لە هەرێمی کوردستاندا جێگەی نیگەرانیە کە ڕۆشنبیر یان خەڵکی تەکنوقڕات نەیتوانانی ئەو مساهمە بکە لە بڕیاری سیاسیان لە گۆڕانکاریەکان لە سیستەمی کارژێریان لە سیستەمی حکومڕانیان نوێکردنەوەی با بڵێن سیستەمی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستاندا ئەوەش هەر ئەوە نیە کە تۆ یاسایەکە بگۆڕیان سیستەمێکی بۆدانی بە من دەبوو پاکسازیەکی بکرابایە مەسەلەن بۆ نمونە تۆ بەرپرسێکی حزبی دەینی دەیکەیە کارمەند لەو شوێنە لە هەمان کاتیشدا لە ناو خودی یەکە ئیداریەکە دەیان کارمەندی شارەزا هەیە ئەگەر ئەم کارمەندە شارەزایە سەر بە حزبێکی دیاریکراوی دەسەڵات نەبێ ئەم ڕۆڵی نادرێتێ بەشداری بکە لە پرۆسەکەدا باشە باسیەوەت کرد کە ڕۆشنبیران ڕۆڵێکی کەوتویانە خۆیان ئەو ڕۆڵە ناگەڕن یاخود دەسەڵاتی سیاسی و ڕۆڵیان نێتێ دەسەڵاتی سیاسی لە کوردستان لە دوای راپەڕینەوە شێوازێکی بەکارهێناوە ئەویش ئەوەیە چۆن دەستەمەوەکردنی نخبە نخبەی سیاسی نخبەی عەشایری نخبەی سەربازی نخبەی کولتوری نخبەی تەکنوقڕات
هەموو نەخبەکان چکە ئەو باوەری بە میتۆ دەکێت و ئەگە نەخ بە سیاسەکە دەستبێرە سیاسەکە دەستبێرە خەڵکێکە دەگرت تۆ دەتانی خەڵکە سادەکە کە زۆربەی نەخوێندەوارن یان بەشداریان زۆر نییە لە پرۆسی سیاسیدا دەتوانێت بێدەنجام بکەیت. ڕۆشنبیر لە وڵاتی مەدا بە نووسەران بە ڕۆشنبیران هەتا دامەزراوەکانی ڕۆشنبیری وەک سندیکای ڕۆژنامە نووسانە یەکێتی نووسەرانە ئەو دامەزراوانی کۆمەڵی مەدەنی بەم دوایە دروست بوونە میدیای ئازاد تاڕادێک ئەو میدیانی سێبەر کە دروست بوونە ڕۆلێکی ئەو تویان نییە بۆی بتوانن ببنە دامەزراوەی ئەو تۆ هەر نەبێت دامەزراوەیەشی ئەوە بن کە بەشداریەکی ئیزابیانە لە پرۆسیسی سیاسی لە پرۆسیسی بە دیموکراتیکردنی کوردستان لە پرۆسیسی بژانە و ئاوادانکردنەوەی کوردستان برن ڕۆلێکی ئیزابیانە ببینن بە جێگای نیگەرانیە کە بەشی زۆریان وەک بڵێن دەستەمۆ کرانێ لەلایەن دەسەڵاتەوە بە تایبەتیش ئەو دامەزراوانەی بەتەباتەوە دەستەمۆ کراون ڕۆشنبیران دەبێت لە دوو ئاستا لێرە قسە بکەین. یەکەم ئەو بابەتانە تۆزێک تێکەڵیەک هەیە من حەزم دەکردە و بەرنامەیە بە تایبەتی لەسەر ڕۆڵی ڕەوشنبیر وایە لە گەشەکردنی کۆمەلگەی کوردی و پەیوەندی ڕەوشنبیران بە سیاسەتی کوردیەوە ئایا لە پشت ئەو سیاسەتی ئەوڕۆ لە کوردستان هەیە هێزێکی معریفی لە پشتەوە هەیە چونکو لە هیچ وڵات و لە هیچ دنیایەکدانیە دەوڵەتێک حکوومەتێک دەسەڵاتێک هەبێ هێزێکی معریفی لە پشتیەوە نەبێ زۆر بەداخەوە لە پشت دەسەڵاتی کوردیەوە هیچ هێزێکی معریفی نییە و ئەوە دواتر جوابی دەدەمەوە بەڵام بەنسبەتە و فەرمایشتانی جەنابی کاک ئەحمەد و هەتا کاک سڵاحیش تەدەخولێکی لەسەر کرد ڕاستە لە ئەمریکا لە هەموو وڵاتانی ئەوروپا کە حیزبێک دێتە سەر حکوم ڕەمزەکانی ئەو دەسەڵاتە ئەو حیزبە بەڕێوەی دەبا و بەپێی ئەو بانگەشانەی کە کردوویەتی بۆ نمونە گروپێکیان گرنگی بە سیاسەتی دەرەوەدا گروپێک پەیوەندی بە باج و سیاسەتی ناوە دەدا بەڵام لە ئەساسدا ئەوان هیچ تەدەخولێک لە ژیانی ئیداری ئەو وڵاتەدا ناکەن واتە ئەوان ناتوانن بچن مدیرناحیەیەک دانێن ئێمە باسی بەعسمان کرد کاک ئەحمەد باسی بەعسی کرد کاک سڵاح توی گۆڕ بە گۆڕ نازانم چی لە سەردەمی بەعسدا ئەگەر مدیرناحیەک دانرابە ئەگەر مدیرناحیەک دانرابە دەبوو ئەو مدیرناحیە 500 ساڵ خزمەتی ئیداری وەکو محامی یان ئیداری هەبێت بەڵام من دەتوانم لێرە ناوی چەندان کەس پێ بڵێم یەکەم ڕۆژ تەخەڕوجیان کردو و دوای بوونە مدیرناحیە من نامەوێت بەوە بڵێم دەسەڵاتی کوردی گەندەڵا دەسەڵاتی کوردی نازانم چییە بەس من دەبێ ببمە چاوێک ئەو شوێنە تاریکانی پیشاندەم کە ئەو نایان بینێ کە ئەو گلەیانەی من ئەو قسانەی من بە دوژمنایەتی تێدەگا ئەوە لە ملهوڕی و لە بێ فەرامۆشکاری خۆیەتی من دەمەوێ ئەو بەچاکی گوێ لە من بگرێ ئەو ئێستا بە تەواوی خەریکی دابشکردنەوەی کوردستانن بە 50-50 تۆ دەبێ وەزیرێکدانی پارتی بێ وەزیرێک یەکێتی بێ ئەگەر یەکگرتو قبولی کرد لە دەسەڵات بێ وەزیرێکیش بۆ ئەو دانێ ئەگەر گۆڕان قبولی کرد لەوێ دانێ دوو وەزیریش بۆ ئەو دانێ دوو وەکیل وەزیر بۆ یەکێتی سێ وەکیل وەزیر بۆ پارتی با بزوتنەوەشی تێدا بێ ئەوە ئیفلیچکردنی فکر و قەناعەت و ئینسانەکانە باش ئەو ئینسانانەی کە سەر بەو گروپانە نین نەبوونە دەستەمەوە هیچ کام لەم حیزبانە ئەوانە ئینسان نین مافی بەشداریکردنی پرۆسی سیاسیان نییە مافی بەشداریکردنی پرۆسی ئیداریان نییە سیاست لە هەموو دنیا یەک تعریف بۆ سیاسەتەیە لە وڵاتی ئەمە خەڵک پێی ئەوێ بڵێ سیاسیم بەس لە دنیادا یەک تعریف بۆ سیاسەت ئەویشەوە سیاست یعنی هونەری بەڕێوەبردن من دەمەوێت لەو وڵاتەدا بەشداری هونەری بەڕێوەبردن بکەم بەس لەبەرەوەی ناچمە ژێر سیستەمی حیزبێکی سیاسیەوە من دەبێت لە کونجەکەی خۆمدا بمرم لە هیچ شوێنێک لە کوردستان کەسێک لەبەر ئەوەی پیاوێکی زیرەک و ئاقڵا ئیشێکی نادرێت دەست لەبەرەوەی پیاوێکی دڵسۆزە ناچێتە شوێنێک لەبەر ئەوەی چەند تەمەلوق دەکات چەند ملی خەڵک دەشکێنێ چەند دەتوانێت بچێتە پێشێ چەند دەتوانێت ماستاو بکە من ئەوانە لەبەر چاوی مەسئول زۆر گرنگەکانیش دەیڵێم و ڕێزیش لە قسەکانم دەگرن و دەژڵێن ڕاستە بەس کە دێنە سەر تەنفیس هەموو سیستەمێک لە کوردستان سیستەمێکی جاڵجاڵۆکەی هەیە لەوانەیە ئۆباماش بیهێنی بیکە سەرۆکی حکوومەتی کوردستان تەسلیمی ئەو سیستەمەیە جاڵجاڵۆکەیە ببێت لە ئەنجامدا ئێمە لە بیرمانە لەوانەیە کاک ئەحمەد باشتر لە من بزانێ پێش 6 ساڵەوە پێش جەنابی سەرۆکی هەرێم مەسعود بارزانی لە دووهۆک خطابێکی زۆر جوانیدا یعنی خطابێکیدا سیستەمی ئیداری کوردستانی تووشی پەشۆکانێکی زۆر گەورە کرد باشە هەموو دڵمان خۆش بوو ئەو ڕۆژەی کە من گوێم لەو خطابە بوو لە ڕێگا بووم دەچوم بۆ ئێران بۆ نەخۆشی لەگە برادەرێکم برادەرەکەشم زۆر دڵسۆزی ئەو دەسەڵاتەیە زۆری پێخۆش بوو بەس من بێئومێد بوو یە گروپەکە کوتی مامۆستا جەبار تو باسی ئەو شتانە دەکەی بۆ بێئومێدی کاتێک سەرۆکی هەرێم دێڵێ وتم لەبەرەوەی نابێت تۆ کە دەستت لەوەدا وتێتەوە خاوێنکەیەوە هەموو ئەو مێزە لەگەڵی هەستا ئیتۆ ناتوانێت خاوێنکەیەوە
ئەوە پیشانمان دەدا دەبێت سیستەمی کوردستان بەو گروپ و جەماعەت و عەقڵیەتی ئێستا هەرگیز چارەسەر ناکرێت تۆ بتەوێ هەموو کۆمەلگا بخێ خانەی نەبوونەوە لەبەر خاتری حیزبێکی دیاری کراوە لەبەر ئێستا گۆران بێ بەشداری بکە لەبەرەوەی کۆمەڵی خەڵکی خۆی خەر کردوتەوە بەڵێ دەتوانێت بەشداری بکە جەماعەتی کۆمەڵی ئیسلامی فکریان هەر شتێکە لەبەرەوەی خەڵکیان لە خۆیان کۆ کردوتەوە من ئامادەم سەرۆکی حکوومەت ئامادەیە جەنابی سەرۆکی هەرێم ئامادەیە 15 جار بچێتەکەنی بەڵام ئەو پیرێژنەی ئەو فەقیرەی ئەو پیاوە دەستکورتەی کە لە ناو بازارە کە ملی شکاوە کەس لێی ناپرسێتەوە ئەو ڕۆتۆ کە جاوە نمونونیەکرد ببێنەوە کە شەریکەیەکی گەورە دروست دەکەی بۆ تێ سەر شۆستەکە داگیرکەی بەڵام کە پاکەتی بفرۆشی لەسەر جادە بۆ نییە سەر جێگایەکی مەترێک داگیرکەی ئەوە مخالیفە بەڵام بڕۆ لە دەیان شوێن سیارەکان بۆ معرەس هاتوونە پێشێ ئەوە لەلایەک ئەوە هەتا ئێستا هەر جوابێکە بێ من قبول بە بەنسبەت ڕەوشنبیرانەوە من دەمەوێت تۆزێک کاتم بۆ دوای ناوبڕەکە ناوبڕێک ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە لاتان